لێکێک لە یاریەکانی هەفتەی 16 خولی ئەستێرەکانی عێراق یانەی هەولێر لەسەر یاریگای نێودەوڵەتی نەجەف بووە میوانی خاوەن ماڵ. سەرهەنگ موحسینی گۆڵپارێز بۆ یەکەم جار بە درێسی نەجەفەوە ڕووبەڕووی ئەو یانەیە بیەوە کەوا مێژووی لەگەڵ نووسیوەتەوە و 4 جار لەگەڵی بۆتە پاڵەوانی عێراق. ئەمە یەکەم دەستپێشخەری یاریەکە بوو بۆ نەجەفی خاوەن ماڵ. هەولێر وەڵامی هەبوو. سەرهەنگ موحسین لە یەکەم تاقیکردنەوە یاریەکە سەرکەوتونە بوو. محەممەد قاسمی باشترین یاریزانی هەفتەی ڕابردوو تۆڕی گۆڵەکەی بەسەر کردەوە و هەولێری بە گۆڵ یەکەم لە یاریەکە لە خولەکی 21 پێشخست. دۆمەنیک مێندی هەوڵیدا بەم لێدانە ئەنجامەکە بۆ شین پۆشانی نەجەف یەکسان بکاتەوە. نیوە یەکەم هەر ئەوەندەی لە خۆگرت بوو بە پێشکەوتنی هەولێر کۆتایی هات. لا نیوەی دووەم نەجەف لە ڕێگای ئەم هێرشەوە نزیک بوو بە گۆڵ یەکسانی بگات، بەڵام بە ئاسانی لە دەستیدا. نەجەف بە دوای گۆڵ یەکسانیدا وێڵ بوو. لەم لێدانە ڕاستە خۆیە خەریک بوو پێی بگات. ستون هەولێری ڕزگار کرد. ئەم حاڵەتە بە ئاسایی بەسەر ناوبژوان یاریەکە زەید ثامر تێپەڕی، بەڵام دوای گەڕانەوە بۆ ڤار لێدانی سزای بۆ نەجەف ئەژمار کرد. یاریزانی سەنیگالی دۆمەنیک مێندی نەیتوانی بە سەرکەوتوی جێبەجێ بکات و تۆپەکەی خستە دەرەوە و لێدانە سزاکەی بۆ گۆڵ یەکسانی لەدەستدا. لا خولەکی 91 مستەفا قابیل دووەم کارتی زەردی بەڕوو بەرزکرایەوە و بە کارتی سوور کرایە دەرەوە. هەولێر کەوتە حاڵەتی بەرگریکردن لە گۆڵەکەی، بەڵام لە خولەکی 96 یونس حمود بە گۆڵی یەکسانی بۆ خاوەن ماڵ گەیشت. یاریەکەش بەم ئەنجامە و بە یەکسانی بە کۆتا هات. بەم شێوەیە هەردوو تیپ بوونە خاوەنی 17 خاڵ و بە کاتی لە خانەی 11 و 12 ڕیزبەندی دێن. هەولێر لە یاری داهاتووی پێشوازی لە ئەمانەی بەغداد دەکات. یاریەکی دواخراویشی بەرامبەر کەرخ ماوە. حوسێن محەممەد، کەناڵی پێام.